چیرۆکی تراژیدی دانیا و کەوسەر کە دوو خوشکی دوانە بوون و لە ڕووداوە هات و چۆکەی گەرمیان گیانە ڕێزدا تەواوی هەرێمی کوردستانی خەمبار کرد. لەم راپۆرتەدا پەیام دیمەنەکانی پێش ڕووداوە هات و چۆکە و چۆنێتی دەستگیرکردنی شۆفێرێکیش بە تۆمەتی ڕووداوەکە ئاشکرا دەکات. دیمەنی چەند کاتژمێرێکی پێش ڕووداوی هات و چۆکەی کەلارە تیایدا دانیا ئەحمەد وەک قوتابیەکی زیرەک و سەرکەوتوو لەلایەن ئیداری قوتابخانەکەیەوە هەڵات دەکرێت. بەڵام ڕووداوێکی سەختی هات و چۆ کۆتایی بە سەرکەوتنەکانی ئەم کچە قوتابیە و سێ هاوڕێی دیکەی دەهێنێت. چیرۆکە تراژیدیەکەی دانیا و کەوسەر تەواوی ناوچەی گەرمیان و تەنان هەرێمی کوردستانیشی خەمبار کرد و دەڵێن پێکەوە هاتنە دنیا و پێکەوەش ماڵ ئاواییان لە دنیا و قوتابخانەکەشیان کرد. هەواڵەکەی مە لە فاتیحەیەک من لە دوست ماتوو لەگەڵ کوڕێ ئامۆزام خەسرە فاتیح کە باوکی شەیدا هاتین لە کەفری دەرچین بە تەلەفۆنی بۆ هاسەیمان ڕەنگی تێچوتمان چی بۆ وتی سیارەی مناڵەکان وەرگەڕیاوە مناڵی کێوتی مناڵی من ئیتری مەڵغەمی وما وتمان باشە زانکۆگە زۆر نزیکە مناڵە لە زانکۆیە چۆنەوە لە ڕێسیارە وەرگەڕیاوە وتی وەرگەڕا هەرێک گیریاوەتی مە دڵەوەماداون شڵا سلامەتە ئەیتر نێزیکە لات تەلەفۆنیە بۆ من هات وتی هاتم هەڵێکرد وتی هەڵی مەگر کردێ دەستمە ئیتر من ترسیان وتی مناڵەکان توش ڕۆیشتەوە بۆ کەبریتە تەواو تەلەفۆنش کیاوتم بەخوا حاجسێک بوو ئیتر خوا ڕەحمە لێ یعنی چەند ڕۆژە بەلۆسا باسی ئەویان کەوتیان باوە بێت تۆژینەوە بکەین لەسەر سەردەی کەفری و ئەمانە بەس ئەو شەوە بە منیان نەوت ئەو شەوە ئاگدار نەبوو. دایکی نەماوە پێش دوانزە ساڵ بەریسە وەفاتی کردووە و ئەمان مناڵ بوونە دایکیان وەفاتیان کردووە لە تەمەنی سێ چوار ساڵە دایکیان وەفاتی کردوەتن لە ناوی پۆیری و باوکی گەورە بوونا ئەتر هەرگیان دوانن لێک فۆلێگا بوونا لێک ڕەحلێگا دانیشتونا ئەتر قەدەری خوای گەورەوەیە هەرەو نەتەمەنی داوە ئەتر گشتمان ئەگەڕێن بەلای خوای گەورە و ئینا ئیلا و ئینا ئیلەیهی ڕاجعون. پەیام بە دوواداچوونی وردی بۆ ڕووداوی هات و چۆکە کردووە و چیرۆکەکە بەم شێوە بووە. قوتابخانەی ئامادەی باکووری تێکەڵاو قوتابیانی پۆلی 11 بەسەر 5 مینی پازدا دابش کردووە بە مەبەستی ئەنجامدانی گەشتێکی زانستی و سەردانیکردنی بەنداوی باوەشا سوار. بەپێی ئەو دیمەنانەی پەیام لە هێزە ئەمنیەکانی گەرمیان ئەو دەستی کەوتووە ئۆتۆمبیلێکی بچووک لە جۆری نیسان سێنترا کە ڕەنگی سپیە بەردەوام لەگەڵ ئۆتۆمبیلەکان بووە. کاتی ڕووداوەکەش ئەو ئۆتۆمبیلە و بار هەڵگرێک لە مینی پاسەکە نزیک دەبنەوە و پاش ماوەیەکی کەم ڕووداوە نەخوازراوەکە ڕوودەدات. بەڕێوبەری هاتوچۆی گەرمیانیش دەڵێت شۆفێری ئۆتۆمبیلە نیسانەکەمان بە هاوکاری هێزەکانی پۆلیس دەستگیر کردووە. ئێمە دوای ڕووداوەکە بە چەند چرکەیەک گەیشتە شوێنی ڕووداوەکە ئیتر هیچمان دەست نەکەوت سەرەتا دوای کردنی گەڕان لەگەڵ تیمێکی برایانی ئاسایشە لە ئەو کامێرانەی کە لەسەر جادەکانن لە بازگەکانن توانیمان سەردایەک بدۆزینەوە بە تایبەت دوایەوەی کە کۆمەڵێ هاوڵاتی لێدوانیدا کە شاید حاڵی ئەو شوێنە بوونەوە و ئۆتۆمبیلێک ئەرقەلی کردو بۆ سیارەکە ئێمە شەو بە هەمانگی لەگەڵ برایانی پۆلیسی گەرمیانە توانیمان دەست بە سەر سیارەکە بگرین و ئەو کەسەی کە شۆفێری ئۆتۆمبیلەکە بووە تا ئێستا لەژێر لێکۆڵینەوە لە پۆلیسی گەرمیان لایەنی پێدار حتمما ئێمە وەکو پۆلیسی هاتچۆ بێ ئجراعاتی خۆمان وەرگرین ئەوەی کە لە سەر جادێ و مخەتەت و ئەوانە بەڵام کەسکردنی بە مەسئولیت هاوکاری برایانی پۆلیسی گەرمیان بووین کە ئەوانیش خۆشبەختانە زۆر بە پەرۆژ بوون بۆ ئەوەی کە بگەینە نەتیجەیەک هەمومان ئەم دڵناوکیە تەواوکەین. لە ئێستادا لێکۆڵینەوە و بە دوواداچوون لە ڕووداوەکە بەردەوامە بەڵام ئەنجام هەرچی بێت ڕۆحی ئەو چوار قوتابیە ناگەڕێتەوە و سزاش هەرچی بێت جەرگ سووتانی ئەو دوو دایکە ساڕێژ ناکات. وشار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام قەزای کەلاری ناوەندی ئیدارەی گەرمیان